حتى إذا بلغ بين السدين. السدين يعني دو شاخ، سد يعني الديوار. ئەگەر هاتو دیوارە لە فەزایەکە دروست کرابووە بێ بە بربەست لە نێوانی مثلا من و ئەو بەلەکۆنە، من و دەرەوە، من و جادەکە یا شتێکی ئەوە، ئەمە سەدە، سودە بە زەممە. بەڵام سەد ئەوترە بە بربەستێکی تری چییە، بۆیە بە بەنداوی ژووتراوە سەد. بەڵام لە ئەسڵە ئەمە سەدەکەیە، دوو شاخەکە. سەدەفەکانیشی قەراغی چیاکەن کە بەرامبەر یەکترن. أفرن حتى إذا بلغ بين السدين جيشت أبيه نيواني أو دوش تشيايا وجد من دونهما قوما لو ديو تشيا كانوا قوم يشيبيني لا يكادون يفقهون قولا خريك لهيت شتيك تياناقا يعني وكو منالر بحركاته اختو بلفظك لدم عندي تدروا البوخوان رنگ زمان بي بەڵام ناتوانن کەس تێبگەێنن. بەڵام ئەمانە زانیان کە ئەمە ذو القەرنەینە. چۆن زانیویانە؟ ئەشێ چۆن قەبائیل هەیە لە ئەفریقا، قەبیلەی وایە هەموو ڕوت و قوتن. بەڵام ڕئیسی قەبیلەکەیان هاتووە بۆ شارۆچکەیەکی بچووک، چربێکی گرتووە بە عەورەتیەوە. ئەمە تۆزە دنیای دیوە کە هاتووە پاسکیلی بینی و ماتۆڕی بینی و ڕەکشەی بینی و سیارەکۆنێکی بێ ڕەقەمی بینی. ئەمە خاوەنی حەزارەتێکە، ینی حەزارەتێکی دیوە لەو شارۆچکەیان لەو لادێ. یا ئەمانە هەر گۆزەیان دروست کردو بۆ خۆیان، دوای سەرەکە مەسینە لێرە هەیە، مەسینەیەکی بردوێتەوە، حەزارەتێکە. دەرزیەکە، لە دەرزیەکە و تاگاتە هەر شتێکی تر. ئێستا تەوان ئەو شوێنانی کە وردە وردە احتیکاکیان لەگەڵ شارەکانی تر هەیە، تەواو سەرچاوەی خۆریان بردوێت، لە تاقە شەمسیەکەیان بردوێتەوە ئێستا بۆ لادێکان. سەکارەبایان هەندێشون کارەبایان باشترە هەر لە ئەفریقا لە کوردستانی ئێمە. ئەم قەومە ئەشەیە یەکێک لەوانەیە، یەک دوانێک لەوانە وەکو سەرکردیان تێکەڵ بە قەومێکی تر بوو بن، ناوی ذو القەرنەینیان بیستووە، لەهجەیە کەلیمەیە 4 کەلیمە فێر بوون، وەکو کوردە چووە بۆ بەغداد 2 کەلیمە فێر بووە، وەکو هەر قەومێکە تێکەڵ بە قەومی ترە، بە شەرت نییە هەر کورد. ئەبەم شێوێت توانیوە زانیویانە ئەمە چییە. قالوا يا ذا القرنين، هاواریان بۆ هێنا، بیستویانە ئەزانن ذو القەرنەین پیاوێکی باشە کە وەکو قووەتەکانی تر نییە. تەتەر و مەغۆل کە هجوومیانە کردە سەر ئەمان، یەئجوج و مەئجوج، هجوومیانە کردە سەر ئەمانیان کوشتن. ئەم هێزە لەوان بەهێزتر و زۆرترن، هاتوونەتە سەریان ناشیان کوژن، وەستاون بە دیاریان و گوێیان لێگرن. ئەمانش هەر یەکە لە هاستی خۆی ویتیویتێتی قسەکە و ئەمانش سەر بەعادەن تێناگەن لە یەکتری. بەڵام ئەم کابرایە با بڵێن ئەمان کە هاتوونەتە پێشەوەمەکە ئەتوانن شتێک تعبیرکەن یا بە هەر وەسیلەیەکە هەیە، وتیان یا ذا القەرنەین، ئەیان ناسی قسەکەشیان لەگەڵ ئەمە. إن يأجوج ومأجوج مفسدون في الأرض. ئەم یەئجوج و مەئجوجە کە هجوومەکەنە سەر ئێمە زۆر فاسدن، ئێمە لە تاو هاتوینەتە بینی ئەم دوو دۆڵ و شاخەوە کەچی لێرە ژوازمان لێ نایەنن، هجووممان دێنە سەر. إن يأجوج ومأجوج مفسدون في الأرض فهل نجعل لك خرجا على أن تجعل بيننا وبينهم سدا. آية لخراجي زەوی و زار و ئیش و کارمان بە سۆخرە لەگەڵ تا ئیشکەین، بە کرێکاری بە دەرە بگاتی بە کۆیلێتی، بە هەر وەزعەکەیە ئێمە پارە پەیاکەین، خەراج پەیاکەین، خواردنمان زەوی و زارمان و بیدەین بە جەنابەت. ئەتوانی لە بەرامبەری ئەمەیە بربەستێ دروستکەی لە نێوانی ئێمە و ئەوانە کە نەتوانن هجووم بێنە سەرمان. سەیری کرەمانە مەزڵومن. یەکێک لە وەزیفە حەزاریەکەی ئەم دادپەروەرە بەهێزە ڕاوەستاندنی زوڵمە، ڕزگارکردنی مستەزعەفەکانیش. ناکرێ ئەم شەعبەش بێنێ بۆ ناو خۆی کەوابوو لە جێگای خۆیان نەتوانێت ئیشەکەیان بۆ بکە، کە داواکەن سەدێکیان بۆ دروستکە، بربەستێ لە ڕێی ئەوانە، بربەستی ئەو سەردەمانەژ یا چاڵیان هەڵکەندووە بۆی نەتوان پیا بپەڕنەوە، یان دیواریان دروست کردووە. ئەم پیاوە بەڕێزەش هاتووە ئەفەرمێ قال ما مكنني فيه ربي خير. ئەوەی کە خوای پەروەردگار پێی بەخشیوم دەسەڵات و تەمکین کە داویمەتەیە، ئازادی ڕەفتارکردنم، سەرۆت و سامانێکی زۆر کە لە بەردەستمایە و نوقسان نابێ و پێداویستیەکانی کات و شوێن و حاڵەتەکان جێبەجێەکەم. ئەمە خەیر و چاکەی و باشترەوەی تر بۆچی لە ئێوەی ڕەش و ڕوت بەرهەمەکانتان وەربگرن. ما مكنني فيه خير،
هیچم لە ئێوە ناوێ فەئینونی بقووە بەڵام قووەتی عەزەلی خۆتان کرێکاری بۆ کردنەکە بۆ ئەم سەددە ضرورية خوتان بينا بيشو أم إيشبكن فأعينوني بقوة من خم قوة التكنولوجيا كم بيه قوتي عقل كم بيه علمية كم بيه أتوانم آسن بكار بينم مثبت وين مو دارو بردكانه مترتيب بكم بلاني نخشكش دانم صدق دروس كم بلام جيشكم بهو ما عنده ابن يا جيشكش كما إيو خوتان زورنا توان فأعينوني بقوة يارمتين بدن بزان لم روي لطفشو كداوان ليك داوای سۆخرەکردنیان لێ ناکە وەکو دەرەبەگ و دەسەڵاتدارێکی دیکتاتۆری وەکو ماوسیتۆن هەمووی کرد بە جوندی هەموو عالەمەی خستە ئیشەوە بۆ زراعی خۆی و بۆ بیناکردنی و دەوڵەت هەموو ئەوانی تریش طبعا فأعينوني بقوة أجعل بينكم وبينهم ردما دیوارێک دروست دەکەم کە بە پڕکردنەوەی ئەم بینی سەددەکە ئەبێ یعنی ئەم دوو تەرەفە شاخەی کە هەیە ئاوا گەیشتوونەتەوە بە یەکتر من ئەم بینەتان هەمووی بۆ هەڵەچنم بۆ سەرێ ئێوە لەو دیوە بژین و ئەوان ناتوانن ئیتر بێن بۆ ئێرە چونکە ئەو کاتە ئەگەر بەسەر ئەم تەرەفە شاخەیە بەرز بوونەوە هاتنەکەونە حدودی چینەوە شەڕیان لەگەڵ دەسەڵاتداری ئێمە ئەبێ هی ذی القەرنەین لە چین ئەگەر لەم دیوی سەددەکەشەوە هاتن ئەوە ناپەڕژێ سەر وڵاتی ئێوە بەرەو تاجیکستان و ئۆزبەکستان و مثلا أواني تر أرونه لبروا لم مملكته بنيار چن برو أرمينيا مثلا كلام سردمانية طبعا لو أنا هنا يشان لو كاتيها هبوبي قال ما مكنني فيه ربي خير فأعينوني بقوة أجعل بينكم وبينهم ردما آتوني زبر الحديد زبر الحديد أم فيري أنا كاكا طبعا هيك شيء نازانا بس فيري أنا كات شون آسن بياكي آسن مادية لا أسمانه هاتو خواهي قرأ فرمو أنزلنا الحديد فيه بأس شديد ومنافع للناس علميا دركوتو كآسن لسطا نوتو يجي آسني تواوا لناخي زوية لقوي زوي بويا قوي زويشي راقرتو هرچو نقويتر ناكيو بملاولاي خريج بوا هربم شوي أوستي كان حركة دكا أو آسن تواوا لناو توازناتي كي بودرستك لسطا نوي آسن لتوكلكي زوية إنسان تصورك هرچيشتك كما دي آسنيتيا لم لسطا نويوية انجا أم آسن اللي أصلا ما دخامكي هجده جورة هيا وكو تشوي بچوكا هيا قورترا هيا تيرا شاخة هيا لتيرا شاخة هيا تشوى لدشتا كوتو وكو تشو انجا هيا رنجي سبية هيا سورة أما أنا أتوين رينو أهنرين طبعا أتوين ريت ولا بلين دا كوري تايبتيا لا أقرداني تايبتيا هر أتوين ري أقريشي زوري أنا كرتا بن حتى وايلي دي ورد أتويتوا غيري مادة كي خوي وكو خلطو بلطة دي تسرو أم خلطو بلطة ليلا أبن صافية كيمينتو لو سردموا ولا سردمني سيدنا داود وكخواي قرا فرمي ألنا له الحديد آسن من بو نرم كردوتو كإزاني بكاري بينه وشتي لي درستكر لو سردم كونانو هتاكو أم سردمي إستا آسنة توينرتو خريطة قالبي تايبتو يا كريبا شيشك مربع ببلين يان شيشي بوري بوكو بوري سورة كريتو دواي بانا كريتو شكل كاني لي درستكري لتكري قاشة كري هلا جريتو هنغلي لي درستكري والحاصل بهرشتك كدرستكري هرب بمشيوية وكو يكم جاري يا خاو كريش رونا كريتو بيبا معدوك چون يما قرقوش متوينينوا اوانش بهمان شيو اما اتوينيتو وهروها آسنا كبمشيوية اتوينيتو دواي اخرتنا قال وكان بيشتر درست كردو انجا لو موادانيك دواي ليه بيتو الشيء مثلا جور خولك بوي بكارين قرة سوريا كتير كده دعي قرة كيلك التشين رخوي بو بقالو كسار دبيتو انجا كان شكلي لي دروس كان سوريا كانوا سر لانه جاي كتن بوشويكا انا شكل كيلي دروس كان ام بياو برزا جواي كردو اما اسني لو مواد ارزي كهبون لو هجده ماده اماني هي ناوا مشدمي بو دروس كردون مشدما لكونه هربكار هاتو حتى كون زيكي 50 ساڵ لەمەوە پێشیش من مناڵ بووم لە سلێمانی ئەم بینی کە
ئاسنگەرەکان دروستیانە کرد نازانم ئێستا ماوە تەبعەن ئەگەر بۆ دیکۆر مابێ چکە پانکە شوێنی گرتەوە پێستەی مەڕێک یا بزنێک یا جوانەگایەک دوو پەلەکانی چوار پەلەکان بڵین دوو دەستەکەی ئاوا و دوو قاچەکەشی یا دوو دەستەکەی دارێکیان بە ئێرەوە کرد و دوای خۆشکردنی قاچەکانیشی بە هەمان شێوە لای ملەکەیەوە وایانە کرد کە هەوا بڕواتە دەرئەنجا ئەم دایانەنا دوای دەستەکانیان ئەجوڵان ئاوە قاچەکانی هەموو جارە ئاوە هەوا ئاهاتە دەرەوە ڕۆیشت و بەردەوام فویە کردە ئاگرەکە ئاگرەکەی بەردەوام سوورە کردووە شاگردیاندانا ئیشی بەس ئەم مشەدەمەیە بوو هەر تاکو یاوار هەر ئاوایە کرد و ئاسنگەرەکەش منجڵە مسەکەی مەسەرن بڵین منجڵی مس عادەتەن تەبەقەیە گەگرێ ژەنگی خۆیەگرێ پێویستی بە پاکردنەوە هەبوو ژنا خەتەر بوو چکە ژەهرین بوو لەبەرە کورد عادەتەن ئەیزانی ئەو شتانە پێشەوەی فافۆن دابێ منجڵی مس ئەوە سپیە کرایە ئەمانەش پێیانەوتن مزگەر ئەم مزگەرانە ئەمە ئیشیانجا ئەم مشەدەمەیە مەبەستم لە بەکارهێنانی مشەدەمەکەی ئەم خەڵکە زۆرەی هاندا لەوەی کە وەرن مشەدەمەتان بۆ دروستکەم ئێمە چۆن ئەم ئاسنانە بتوێنینەوە ئەنجا بەردەوام هەر لێکە لە حاسی خۆی ئاگر بکە ئاگرەکە بگەشێنێتەوە تەمەن دار و نزارێکە لێ هەیە ئەی خاتە ژێری بەردەوام ئەنجا خەڵتەی هینەکەی تێکن مەوادی خامی ئاسنەکە هەتاوەکو ئەتوێتەوە ئەنجا خەڵتەکەی لێلا ئەبا شلەکەی مێنێتەوە هی ئاسنەتەوە کە دوایی خاتە قاڵبی ئاسنەوە ئەو دیوارش کە دروستی کردووە بۆی ئاوەکەی تیا کۆ نەبێتەوە بێ بە سەدوەکو دوکان و دەربەنی خان و ئەمانە پەنجەرەی بۆ کردووە کە هەر پەنجەرەکەی بە شیشە ئاسنەکان بۆ کردو قاڵبی ئاسنی دروست کردو ئاوا دوایی ئابەم شێوەی لێ کردوتەوە ئەنجا ئەمە ڕێگا نادا بە خەڵک بێ بۆ ئەم دیو یا جوج و مەجوج بێن بەڵام ڕێگادا ئاوەکە لەم لاولاوە ئەڕوا قەراقەکان ناڕوخێنێتەوە چکە دیوارەکانی بە بەر دروست کرد دوایی بەینەکەشی پڕ کردەوە لە خۆڵ ئەنجا چەوگڵ چەولم ئەنجا دیواری دوو هەم لە بین نیشانە تەمان باسم کردکەوتم چەند پان بۆ بەڵام ئەمە جارە من باسی دیوارەکە ناکەم تەکمیلەکەیەتی بەسەر شاخەکەیە ئەڕوا ئەمە باسم لە سەدەکەیە کە دروستی کردو کەوا بوو ئەم قەومەی ڕزگار کرد لە بەرامبەر یەجوج و مەجوج کە لەم سەحرای خۆیانان گۆپیای پێوترێ ئێستا شەرناوی گۆپیا یا قۆپیا لەوێن تیرە شاخەکانیش اینجا ئەڕواتەوە بە شیمالی سینە ئەڕوا بە مەسافەیەکی ئەزگار زۆرە طبعا مەشهورە ئەویش ئەم سەدەی جارە بۆ دروست کردوون ئەمە لێرە باسی ئەمەیە فەرمێ قال ما مكنني فيه ربي خير فأعينوني بقوة أجعل بينكم وبينهم ردمة آتوني زبر الحديد أما دخامن بو بينن حتى إذا ساوى بين الصدفين وتمان أما السدين چیاکەیە صدفين أم دوو بەرابەرەیەتی ئەم لای پێوترە صدفێک ئەمەش پێوترە صدفێ بەڵام بە عەرەبی هەرە بێ بوترە صدفين وەکو مقەست چۆن بە دوو دەمەکەی ئەوترێ مقەست بە یەکێکیان ناوترێ دەمە مقەست ئێمە بە کورتی تەڵان نێڵن بەڵام لە عەرەبیە ناوترێ کەوتت مقەست ئیلا بێت دوودانە یەکەی ئەمەش وهایە حتى إذا ساوى بين الصدفين قال انفخوا ئەم جارە چیەکە دیوارەکەی دروست کردووە مسی بەسەرا ئەتوێنێتەوە مسی بەسەرا توێنێتەوە تەبعەن ئەو کاتە تەبەقەیەک دروستەکە هەمووی لە مس بەسەر بەردەکانە هاتوون وەک ئەوە دیوارەکە هەمووی لە مس دروست کرێت ئەوان هیچ ئامێریکیان پێیان بۆ کونیکە لوسی شە ناتوانن بەسەریا سەرکەونە سەرەوە حتى إذا ساوى بين الصدفين قال انفخوا حتى إذا جعله نارا ناقريتش زوري وكردوا قال آتوني أفرغ عليه قطرة أنجا بابين مسي بسرابكين قطرة يعني مس دعاية فرمي فما استطاعوا أن يظهروه أمان إشاء آسانك طبعا بكلمة كشك بكاري دين استطاعوا استطاع حرفي كي زياتر أرشي زورتر أوي هروك چۆن وتمان هەموو پیتێکی هەموو کەلیمەیەکی عەرەبی لە مەبنایەکە حرفێکت بۆ زیاد کرد لە معناکەیە جهدێکی زۆرترێ و قووەتێکی زۆرترێ وەکو وغلقت الأبواب وقالت هيت لك غلقت الأبواب لامەکەی کرد بە شەدە هەروکو غلقت الأبواب بەڵام غلقت يعني زۆر محکەم دایخست ئەگەر یەکەم جار بەس بە چێلۆنێک دایخست و ئەم جارە کردی بەدوو حرقوه وانصروا آلهتكم بسوتين حرقوها يعني سوتاندنا حرقوه بشدة هل يعني سوتاندنا يجي بوشوه انجا كم
كانت ليلة بردوكو صبر اصطبار. اصطبار يعني دروستية كي زورتر صبرك للا بردنكاني شاوايا. استطاع يستطيع، استطاع توانينا، بلا ما قلت استطاع هر توانينا بلا آسانترة. أما أنا فما استطاعوا أن يظهروه نانا تواني دجمنك نانا تواني بسر ديوارك صدك سركون وما استطاعوا له نقبة نشيانة تواني كونيك. يعني هردو الرقاك اللي قرتبون بويك جارج كأمان ناتو أن هجوم كنصر أم قومي لا يكادون يفقهون قوله. أما أجر هاتو نصر كوت نصر شاخكا أو ديار بروتشين ديانون جا شركا ديبو أم ليو كوت بينا كردني ديواركا كباسم كروتم ملكة كاني دواي أيش خانوادي ملكة كانش تكملي أو ديواريانا كردو يعني هتا أكو سردماني بيش كشف كردني باروتو أو أنا صين هذه استفادة لي كردوي بأمان. طبعا يتردوها كشف كردني باروتو طوب وصار وخوك هاتني تيارو وجورشتانا قيمتي شي دفاعي نما والله مثلا قيمتي كي سياحي قوري هي جغرافي ناسان واني أهلي كالابورو تراثي إنساني طبعا يشكل عجائب السبعة. فما استطاعوا أن يظهروه وما استطاعوا له نقبة. أما يدرس كردو لجاتي وزور بي معجب به وكو كابراي صاحب جنتين خوي درستي نكردو وكان له ثمر هيج شيء خي خويني نمي وكاني وحففناهما بنخل هر خواي قوربو يكردو قراغ كاني هم أطرافي مي وكيكر بنخلستان بدار خرمة وجعلنا بينهما زرعا. أمجلنا حيك تركالو برنجو جنمو جو زراعته ميوه وخواردنو همشتكاني بو توفير كردو. انجا آويشي لنوانا درس كردون بوي هموي بي برجين هموي فضل خواهي قوري قوتك بي بخشين كتشي وندا بي مغروره. اما تشيلة عم حضارة ذي القرنين. ذي القرنين همشتكاني متمكني لبردستاي. أفرمي قال هذا رحمة من ربي. أما رحمتك لخواي پروردگار ومات أما رحمتك شكرا رحمتي خواي قوري زور زور. فإذا جاء وعد ربي بلا ما قال كاتي الروج قيامة دي علامات الساعة دركة. فإذا جاء وعد ربي جعله دكاء تختو تاراجي تيقداتو أم صدق يزور بيتان مهمة وكان وعد ربي حقا. فيماني خواي پروردگاريش بليني خواي پروردگاريش حقا بالتأكيد ديتا دي